أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه واستغفرك لما لا أعلم. برانی بەڕێز و خۆشەویست بینیارانی ئازیز، بەردەوامی لەسەر پێشکەشکردن و قسەکردن لەسەر بابەتی سووق خواردن وەکو دەرسی ڕابردوو عەرزم کردن. ئەمڕۆ ئینشاء الله ئەچینە سەر بابەتی ڕیبای بەیع، واتە ئەو سوەی لە کڕین و فرۆشتن دروست ئەبێ. بەر لەوە ئەچینە سەر کۆمەڵێک پرسیاری فەیسبوک یا ئەو پرسیارانەی کە لەری تەلەفۆنەوە پێمان گەشتووە. هەندێک برا پرسیارەکەن دەربارەی ئەوەی کە ئێمە لە زنجیرەی ڕابردووە باسمان کرد، وتمان ئەگەر دوو کەس شەریک بوون لە پرۆژەیەکە، واتە هەردووکیان پێکەوە پارەیان هەبوو و کاریشیانە کرد، ئایا دروستە یەکێک لە شەریکەکان ڕێژەیەک لە ڕیبح مەقتوع، واتە ڕێژەیەکی قازانجی دیاریکراو بۆ خۆی دابنێ؟ گوتمان ئەمە ناکرێت. ناکرێت یەکێک لە شەریکەکان بڵێ من مانگی 5 وەرەقە لەسەر ئەم شەریکایەتی هەڵەگرم. باش، پرسیاری ئەوە ئەکرێ ئەگەر یەکێک لەم شەریکانە بە تەنیا کاری ئەکرد، شەریکەکەی تر نەئەچوو بەلای دوکانەکەیە، نەئەچوو بەلای مەعمەلەکەیە، ئەو لە بازاڕە ئیش ناکە، لە ماڵەوە دانیشتۆ پاری هەیە و پارەکە بە شەریکایەتی ئەگەڕێ. ئەم شەریکەی کە دوکانەکە ئەگێڕێ یا ئەم شەریکەی کە پارەکە ئەگێڕێ بۆی هەیە ڕێژەیەک لە کرێ بۆ خۆی دیاری بکە، بەڵێ ئەم دووشتە دووشتی جیاوازت، بەڵام ئەوێ بە دوو عەقدی جیاواز بکرێ. ئەمان لە شەریکایەتێکەیە هیچ کام لە شەریکەکان ڕێژەیەکی دیاریکراوی قازانج بۆ خۆی لا نادا، بڵێ من مانگی 500,000 لە قازانج لا ئەبم بۆ خۆم. نە، قازانجیان بەو نیسبەیە کە ڕێ ئەکەون لەسەری، لە سا چەند شەریکن، لە سا 50، لە سا 60 لە سا 30 ئەمە بپی ئیتفاقەکەی خۆیان. دوای ئەم شەریکەی تر کە دوکانەکە ئەگێڕێ بە عەقدێک کە پێی ئەوتێ عەقدی ئیجارە، واتە بە گرێبەستێک بەدەر لە گرێبەستەکەی تر ئەڵێ کاکە من لەم دوکانەیە کە ئیش ئەەکەم مانگی 5 وەرەقە کرێی ئیشکردنی خۆم لا ئەبم، باسی قازان جیتیانە و ڕێژەیەک لە قازان هەڵناگرێ. ئەم دووشتە دووشتی جیاوازن بۆ ئەوەی تێکەڵ نەبێ. بۆیان هەیە یەکێک لە شەریکەکان بەکرێ لە دوکانەکەیە ئیش بکەن، بەڵام بۆی نییە ڕێژەیەکی دیاریکراوە لە قازانج وەربگرێ. پرسیارێکی تر هەندێک بەڕێز پرسیارەکان بە تایبەتی بازرگانەکان، ئایا ئێمە کۆمەڵێک مارکە هەیە لە بازاڕە، کۆمەڵێک سنف هەیە لە بازاڕە، بۆ نمونە ئێمە لە وەسائل ئەلکترۆنیەکانە مارکەی توشیبامان هەیە، مارکەی سامسۆنمان هەیە، مارکەی جەنەڕاڵمان هەیە، مارکەی فۆجیستۆمان هەمانە کۆمەڵی مارکەی ئەلکترۆنی ناودارن. کەسێک ئەڕوا هەمان مارکە لە سین دروست ئەکاتەوە، لە ژێر مارکەکەیە ناوی سین ئەنووسێ، مەسەلەن ئەنووسێ مێدی ئین چاینە، لە کاتێکە ئەم مارکەیە خۆی یابانیە، مارکەی سۆنیە، مارکەی سانیۆیە، مارکەی مەسەلەن هەر مارکەیەکی ترە کە هی وڵاتێکی دیاریکرا و مارکەیەکی معتەبەرە، ئەم نفسی مارکە لێ ئەداتەوە لە کاڵاکی خۆی، بەڵام ناوی وڵاتەکە ئەنووسێ. ئەمە شەرعیەش، ئەمە شەرعی نییە بەڕێزان. بۆچی شەرعی نییە؟ لەبەری ئەمە بەکارهێنانی ناو و شۆرەت و ماندووبوون و ئەرکی خەڵکێکی ترە، یعنی شەریکەیەکی عیملاق، شەریکەیەکی زۆر گەورە کاتێک ڕەواژی بۆ کاڵایەکی خۆی دروست کردووە لەسەر ئەساسی کەفاءە و نەوعیەت و هەوڵ و ماندووبوون و چەنەها وەکیلی هەبوو، پارەی داوە بۆ بڵاوکردنەوەی سومعی خۆی و ئێستا سومعەیەکی باشی هەیە، تۆ دیتە سەر حازری لەسەر لە ژێر ناو و سومعی ئەوە ئەچی کاڵایەک دروست ئەکەی، لە کاتێکە ئەم کاڵایە نەوەکو نەوعیەتی ئەو ئەسڵە، نەوەکو کەفائی ئەویشی هەیە، وەنە هەمان ئەو مارکەیە کە خەڵک بەنیازی ئەو ئەیکڕێ. تۆڵی من بە خەڵگەڕێم ئەم مارکەیە مارکەیەکی سینیە، ئەگەر خەڵک پرسیاری نەکرد، هەموو خەڵک پرسیار ناکە. ڕاستە تۆ وەکو بازرگانێک خاوەن دەسمایەکە تۆ بە جوملە شتەکان دێنیتە ناو بازار. ئێمە متمانەمان بە جەنابەت هەیە تۆ بە خەڵک ئەڵێ ئەم کاڵایە سینیە یابانیەکەی نییە. ئایا وەکیلەکانی تۆ بە خەڵکی ئەڵێنە ناو بازاڕە؟ تۆ متمانەت بە هەموو وەکیلەکانت هەیە لە بازاڕە کە ساقێکەکەنەوە؟ مەرج نییە. دووەم، ئایا هەموو خەڵک ئەپرسێ یا خەڵک بەس ئەو نەکە مارکەکە ئەبینێ مارکەیەکی یابانیە ئیتر ناپرسێ لەوەی کە ئەمە چکە متمانی هەیە بۆی ئەم مارکەیە یابانیە. یعنی حتا لە عورفی نێودەوڵەتیا وایە ئەگەر مارکەکە لە کۆریایش دروست بکرێ، بەڵام هیچ شەریکەی ئەسڵی خۆی بێ بە هەمان کەفاءە دروست ئەکا شەریکەی خۆی، وەکو تۆی ناکا بچێ هەموو مەوادی عادی تیا بەکاربێنێ بۆ ئەوەی کولفەی کەمتر بێ، بەڵام لەژێر هەمان ناوە. نە، ئەگەر شەریکەکە خۆی بێ یابان لە کۆریا دروستی بکە، لە سین دروستی بکە، بە هەمان کەفائی خۆی دروستیکاتەوە. بۆەوەی سومعی
دروستکرا و پیشە سازەکەی نێتە خوارەوە بەس تۆ ئەمە مڕاعات ناکەی کەواتە حرامە هەر کەسێک بڕوە تەقلیدی شتی کەسێکی تر بکاتەوە و لە ژێر ناو نوشخۆرەتی ئەوە بیفرۆشێ ئەمە کارێکی حرام و بەرپرسیارەتی یاساییشی لەسەر دروست ئەبێ یعنی ئەگەر ئەم وڵاتانە ئەم شەریکە عیملاقانە بزانن بۆی کە کەسێک تەقلیدی و ناوی ئەوانی بەکارهێناوە ئەیەن بەدادگا و زەرریش لە خاوەن دەسمایەکە ئەدەن. خاڵێکی تر زۆر پرسیارەکرێ دەربارەی ئەوەی حکوومەت ئێستا پارەی نییە پارەی کۆمپانیا یا پارەی ئەو خەڵکانی کە قەرزیان کەوتۆتە لای حکوومەت نیەتی بیداتەوە. دەنگۆی ئەوە هەیە کە حکوومەت لەگەڵ کۆمەڵی کۆمپانیایی گەورەیە ڕێکەوتووە بەوەی ئەوان لە بری چەکی خەڵک شت بدەن بە خەڵک. ئیتر ئایا ئەم کۆمپانیایە کۆمپانیای سیاران، کۆمپانیای خانوبەران، کۆمپانیای ئەساسیاتی ناوماڵن هەر کۆمپانیایەکە. ئەڵێن گوایە نەوعێک لە ڕێکەوتنی ژێربەژێر هەیە لە نێوان حکوومەت و کۆمپانیەکانە. کۆمپانیەکان چەکەکان وەرەگرن لە بری چەکەکانە سیارە ئەدەن، لە بری چەکەکانە شت دەفرۆشن بە خەڵک. ئەم معاملەیە من قسە لەسەر ئیشی کۆمپانیەکان ناکەم لەگەڵ حکوومەت چونکە تا ئێستا ڕوون نییە کۆمپانیەکان چۆن لەگەڵ حکوومەت ڕێکەوتون. بەس بۆ خەڵکی تر کە ئەچێ بە چەکەکە سیارەیەک وەرەگرێ با کۆمپانیاکە نرخی چەکەکەش بەکەم بشکێنێتەوە. ئەمە شەرعیە بۆ چونکە پاری ناداتێ کۆمپانیاکە پارە بە پارە نییە. ئەمە کڕینی کاڵایە بە پارە وەکو گۆڕینەوەی چەک بە پارە نییە. ڕاستە کۆمپانیاکە بەکەمتر وەرێک لێگەڵاکە بەڵام کێشەمان نییە شەرعەن بۆیە دروستە ئەو بەڕێزانی کە چەکیان هەیە و چەند جار ئەمەشمان وتۆتەوە لەگەڵ ئەم کۆمپانیایە شتومەکی پێ بکڕن ئەگەر چەکەکەش بەکەم ئەخەمڵێن بێ ئیشکالێکی شەرعی دروست ناکە. خاڵێکی تر هەندێک برا پرسیارەکەن لەسەر ئەوەی کە حکوومەت گوایە بۆ ئەو ئاوارانی کە لە کوردستانن هەندێک لە ئاوارەکان وەلو من ئەمەم نەبینی و نیشم بیستوە لە ڕێی پرسیارەکەی ئەوان وا ئەڵێن حکوومەت چەکی داوە بە کۆمەڵێک خێزان ئەم چەکانە چەکی پارە نییە و ئینەما چەکی جلوبەرگە. بەم چەکە ئەو کابرایە ئەڕوا لە سۆپەرمارکێتێکی گەورە لە شارێکە لە شارەکان سۆپەرمارکێتەکە دیاری کراوە ئەو کاڵایانش کە بەم چەکە ئەکڕێن دیاری کراوە حکوومەت چەکەکە بۆ خانەوادەکە سەرفەکە ئەڵێ بڕۆ بای ئەو نە جلوبەرگ لەو کۆمپانیایە وەرگرە لەو سۆپەرمارکێتە وەرگرە. هەندێک لەم خانەوادانە لەوانەیە پێویستیان بە جلوبەرگەکان نییە ئەچن چەکەکان ئەفرۆشنەوە. ئایا شەرعیە؟ بەڵێ شەرعیە. بۆ چکە ئەمە چەکی پارە نییە تا بڵین ناشەرعیە فرۆشتنەوەی ئەمە چەکی جلوبەرگە. وتیشمان کاتی خۆی چەکی چیمەندۆ یا چەکی کاڵا چەکی شتومەک دروستە فرۆشتنەوەی لە بازاڕە. کەواتە حکوومەت ئەم چەکەی ئەیکا مادەم بە چەکی پارە نییە تۆ بچی لە هەر بانکێکا ڕای کێشی یا هەر کەسێک سەحبیکانەوە ئینەما چەکی کاڵایە ئەچی لە سۆپەرمارکێتێکە بای ئەو نە جلوبەرگەکڕی ئەم چەکە ئیشکالێکی شەرعی نییە و ئەتوانێت سەرف بکرێ و بەکار بهێنرێ. باش ئێستا دێنە سەر بابەتەکەی خۆمان دەربارەی بە ڕیبای بەیع کەوتمان لە دەرسی داهاتووە ئەژینە سەر بابەتی ڕیبای بەیع. بەڕێزان سەبارەت بە ڕیبای بەیع داتا شۆکە بەکاردێنین بۆ تەوزیح چونکە ئەم بابەتە کەمێک ئاڵۆسترە لە بابەتی ڕیبای قەرض. ئەمە جۆری دووەمە لە ڕیبا ئەم سوو خواردنە لە شێوازی کڕین و فرۆشتنا دروست ئەبێ. ڕیبای بەیع بە دوو جەم سەر دروست ئەبێ واتە دوو شێوازی هەیە ڕیبای بەیع لە دروستبوونە. یەکێکیان پێی ئەوەتیە ڕیبە الفەضل یەکێکیان پێی ئەوەتیە ڕیبە النەسیئە. ڕیبای فەضل کام ڕیبایە کە دروست ئەبێ بەڕێزان؟ ڕیبای فەضل ئەمە پێناسەکەیەتی وهو بيع المال الربوي بجنسه مع زيادة في أحد العوضين. واتە بریتیە لەو سوەی کە دروست ئەبێ لە فرۆشتنی ماڵێک بە هاوشێوەکەی خۆی بە جنسەکەی خۆی لەگەڵ چییە؟ مع زيادة في أحد العوضين لەگەڵ ئەوەی یەکێک لە کڕاوەکە یا فرۆشراوەکە زیاترە لەوی تر. بۆ نمونە فرۆشتنی ئاڵتون بە ئاڵتون من 20 مسقال ئاڵتون ئەدەم بە جەنابەت. ئاڵتون ماڵێکی ڕیبەویە پێناسەکە کە ئەڵێن بەیع المالی ڕیبەوی ئاڵتون یەکێکە لەو ماڵانی کە ڕیبای تیا دروست ئەبێ کە ئاڵتون ئەگۆڕینەوە بە ئاڵتون ئەبێ کە 20 مسقال ئەدەین بە زەڕەنگەرەکە 20 مسقالمان بداتێ بەبێ زیادوکەم بەبێ ڕەچاوکردنی جیاوازی عیاری ئاڵتونەکە. ئەگەر عیاری ئاڵتونەکەی من 24 بێ عیاری ئاڵتونەکەی ئەو 14 بێ نابێ 20 مسقالەکە فەرقی هەبێ ئەبێ 20 مسقال بە 20 مسقال بێ. ئەگەر ئاڵتونەکەی من خەلیجی بێ کە ئاڵتونی خەلیجی ڕغبەی زیاترە لە بازاڕە لە ئاڵتونێکی عێراقیە ئاڵتونێکی ئێرانی ئەبێ 20 مسقال بە 20 مسقال بێ. ئەگەر هاتوو یەکێک لە بەدەلەکان واتە ئاڵتونەکەی من زیاتر بوو لە ئاڵتونی زەڕەنگەرەکە ڕیبای فەزڵ دروست ئەکا. بەم ڕیبایە ئەوتە ڕیبای فەضڵ. ڕیبای فەضڵ واتە فرۆشتنی دووشتی ڕیبەوی بە یەکتر بەڵام یەکێکیان ڕێژەکەی زیاترە لەوی تریان یا گۆڕینەوەی دینار بە دینار
من دیناری 250 ئەدەم بە جەنابەت. دینار پارە جنسێکی ڕیبەویە، جەنابەت 25,000 ئەدەی بە من. ئەم پارەیە بافی ئەی پارەکەی من 250 دیناری بێ هیچ و 25,000 دیناری بێ. ئەگەر 200,000 دینارت بدەمێ بە 250 ئەبێ 200,000 دینارت بە 25 لێوەرگرم، توێش ئەبێ 200,000 دینار بە 250 لێوەرگری. کەم و زیاد بکە ئەبێ بە ڕیبای فەضل. ئەوەی زۆر کات لەم بازاڕانی ئێمەیە باو بوو، خەڵک دەبە دوانزەی ئەکرد، وردەی ئەدا بە کاغەز، ئەوەی مەشهور بوو بە دەبە دوانزە، ئەمە ڕیبایەکی فەضلی سەریحە بۆ، چونکە هەردوو پارەکە یەک سنفن، هەردووکیان دیناری عێراقین. ئەگەر دینارەکە بدرێ بە دۆلار کەم و زیاوکردنی ئەمە کێشەیەک ناکە، بەڵام مادەم هەردووکیان دینارن کەواتە لێرە ئەبێ دینارەکان بە یەک ڕێژە بن، بافی ئەی دینارێکیان وردە بێ ئەوی تریان دینارێکی زبرە بێ. حرامە زیاد و کەمکە. فرۆشتنی گەنم بە گەنم، گەنم جنسێکی ڕیبەویە، واتە گەنم ڕیبا دروست ئەکا. گەنمەکەی من هەرچەند بێ هەرچۆن بێ ئەبێ هەمان ڕێژەی گەنمەکەی تۆ بێ لە ئاڵو وێڵپێکردنی گەنمەکانە. من گەنمم بە گەنم کڕیوە، کەواتە ئەگەر گەنمەکەی من 1000 کیلۆیە تەنێکە ئەبێ گەنمەکەی بە ڕێزت 1000 کیلۆ بێ. برنج بە برنج، برنج جنسێکی ڕێبەویە، برنجەکەی تۆ برنجی بایعیە، برنجەکەی من برنجی کوردیە. ئەگەر 100 کیلۆ برنجی بایعیت بدەمێ ئەبێ 100 کیلۆ برنجی کوردیم بدەیتێ. شەرع ئەوە ناخوێنێتەوە کە برنجی بایعی کیلۆی بە 500 دینار و برنجی کوردی کیلۆی بە 5,000 دینارە. نە، مادەم هەردووکیان ڕیبەوین، کڕین و فرۆشتنیان ئەبێ میثلەن بمیثل بێ، ئەبێ یەک ڕێژەیان هەبێ، یەکێکیان زیاتر بن بەمە ئەوەتیا ڕیبای فەضل. کەواتە ڕیبای فەضل بریتیە لەوەی ئێمە دووشت کە ڕیبایان تیا دروست ئەبێ، یەک هاوشێون بیان گۆڕینەوە بە یەکتر، ئەبێ هەردووکیان یەک ڕێژەیان هەبێ، یەک قەبارەیان هەبێ، یەک حەجمیان هەبێ، زیاد و کەم نەبن بە هیچ شێوەیەک لە هیچ ڕوویەکەوە لەگەڵ یەکتر. جیاوازی لە قەبارە لە ڕێژەیە ئەو کاتە بۆ نمونە لەوانەیە تۆ بڵی جا باشە کەی معقولە ئاڵتونێکی عیارە 14 بە هاوشێوەی ئاڵتونێکی عیارە 24 بفرۆشێ؟ ئێمە ژەڵین معقول نییە. شەرع حەل بۆ ئەمەدانێ ئاڵتونە عیارە 14 خۆت لە بازار بفرۆشە بەو پارەی کە بۆت ئەکا، دوایی بەو پارەیە وەرە چەنی ئەخەیتە سەر ئاڵتونی عیارە 24 پێ بکڕە. بەس کە بوو بە گۆڕینەوە ماردم هەردووکیان ڕیبەوین ئەبێ ئەم دوو سنفە وەکو یەک بن. ئەمە پێی ئەوەتی ڕیبە الفەضل. کەواتە ڕیبای فەضل بریتیە لە گۆڕینەوەی شتێک یا کڕینی ماڵێکی ڕیبەوی بە ماڵێکی ڕیبەوی ئەگەر یەکێک لە ماڵەکان لەوی تر زیاتر بوو. جۆری دووەم لە ڕیبا بەڕێزان پێی ئەوەتی ڕیبە نەسیئە. ئەم جارەیان ڕیبایەکی ترمان هەیە، ئەڵێن هو بيع المال الربوي بمال ربوي آخر، واتە ماڵێکی ڕیبەوی ئەفرۆشین بە ماڵێک ئەویش ڕیبەویە مع غياب أحد البدلين عن مجلس العقد، بەڵام یەکێک لە ماڵەکان حاضر نییە. وەک ئەوەی کابرا ئەمڕۆ ئەچێ دۆلار ئەکڕێ بە دینار، ئەچێتە بازاری کابرای دوکاندار ئەڵێ دەفتەرێک دۆلارم بۆ بشکێنەرەوە بە چەنە؟ کابرا ئەڵێ ئەمڕۆ بە 124,500 دینارە. 124,500 دینار دەفتەرێک دۆلاری لێوەرەگرێ، پێی ئەڵێ بەڵام بەیانی من گەڵا دینارەکەت بۆ دێنم. ئەمە ڕیبای نەسیئەیە. ڕاستە کابرا لەوانەیە بڵێ خۆ من پارەکان وەکو یەک نین دینارم بە دۆلار گۆڕیوەتەوە، قبوڵمانە، ئەمە ڕیبای فەزڵ دروست ناکە، بەڵام ڕیبایەکی تر دروست ئەکا کە پێوتە ڕیبای نەسیئە. کەواتە ئەم دوو ڕیبایە ڕاستە هەردووکیان لە بەیع و معاملەیە دروست ئەبن، بەڵام لە دوو تەوەری جیاوازەوە دروست ئەبن. ئاڵتون بە ئاڵتون، من ئاڵتونەکەم گۆڕیوەتەوە 20 مسقال بە 20 مسقال، بەڵام 15 مسقال لە ئاڵتونەکەی من حاضر بوو، 5 مسقالیان حاضر نەبوو. کەواتە لە 15 مسقالیانە عەقدەکە صەحیحە. ئەو 5 مسقاڵی کە ئێستا ئامادەنی ئەبێ بە ڕیبا. ئەبێ کابرا دەست بەجێ لە گۆڕینەوەی ئەم جۆرە معاملانەیە ئەبێ هەردوو بەدەلەکە حاضر بن. برنج بە برنج، ئەگەر برنجەکەی ئەم حاضر بێ، برنجەکەی ئەم بڵێ وەڵام برنجەکەی من حاضر نییە، بەیانی من برنجەکە تەسلیمەکەم، ئەبێ بە ڕیبا یەکسەر. ئەبێ هەردوو بەدەلەکە حوزوریان نەبێ. کەواتە ئەم دوو جۆر ڕیبایە، ڕیبای فەضڵ و ڕیبای نەسیئە، وەکو ڕیبای قەرض نین. ڕیبای قەرض یەک بوو چەند نەزەری هەبوو، قەرزێکە نەفع ڕائەکێشێ. ئەم ڕیبایە وانییە لە بەیعە، جگە لەوەی کە ئەبێت هەردوو بەدەلەکە وەک یەک وابن، یەک ڕێژەیان هەبێ، ئەشبێ هەردووکیان ئامادە بن لە مەجلیسەکەیە لەگەڵ ئەو تەفاسیلانەی کە باسیەکەی. کەواتە ئەگەر تەماثل نەبێ، واتە ئەگەر وەکو یەک نەبن، ئەمە ئەبێ بە ڕیبای فەضڵ. ئەگەر تەقابوض نەبێ ئەبێ بە ڕیبای نەسیئە. واتە ئەگەر یەکێک لە بەدەلەکان زیاتر بێ لەوی تر، ئەوە ڕیبای فەضڵی دروست کردووە. ئەگەر یەکێکیان ئامادە نەبێ، ڕیبای نەسیئەی دروست کردووە. بۆیە ئاگامان لێبێ لە معاملاتە ئەم دوو جۆر ڕیبایەمان هەیە. ئێستا دینە سەر شەرحی ئەو بەڵگانی کە ئەمە، چونکە مە قسەیەکی زۆری لەسەرە، خەڵکێکی زۆر مخالفەی ئەمە ئەکا
پێی وایە کە ئەمە مەسلەیەکی ئیجتیهادیە، پێی وایە کە ئەمە مەسلەیەکە بۆ یعنی زانایان وایان گوتووە. من حەزەکەم لێرە ئەدیلەکان بخەینە ڕوو بۆی ئەم نیقاشە کورتکەینەوە. حديثك عبادي كوري صامت، عبادي كوري صامت أفرميه بيغمبري صلى الله عليه وسلم فرميتي الذهب بالذهب واتا قورينوي آلتون بآلتون، والفضة بالفضة زيو بزيو، والبر بالبر جنم بجنم، والشعير بالشعير جو بجو، والتمر بالتمر خرما بخرما، والملح بالملح خوي بخوي مثلا بمثل. اما نص كاتب بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم قورينوي امانه بيكتر ابي شي به مثلا بمثل واتا يك رجعان هبه سواء بسواء وكو يكبن فرق يعني نبه يدا بيد، يدا بيد يعني شي يعني او الطونا كيمن او يجبله او الطونا كيمن يدا بيد واتا دس بدس بمدس من الطونا كي ادمي بودس الطونا كي لي ورقدم كواتا أويك الرباي فضلك دروس أكا أم توري حديثك يكا فمن مثلا بمثل مخالفي أم شرط الرباي فضل دروس أكا مخالفي أم شرط الرباي نسيء دروس أكا أم دو قيدي حديثك باسيكا هرد نفي هرد جور رباك أكا أبي أوابك ليه داي في غمرة فرمي صلى الله عليه وسلم فإذا اختلفت هذه الأصناف أفرمي أقر أم صنفانا جواز بون واتا أقر آلتون من فروش بقنم أقر بزيو جو مان كري يا خرما مان كري أو كاتب پیغمبر فرمي صلى الله عليه وسلم فبيعوا كيف شئتم بازيادو كم بيك شكينية بلا ما فرمي إذا كان يدا بيد. حديثي دوام حديثك أبي سعيد خدري رضا ورحمتي خوالي لبي أفرمي پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرميتي لا تبيع الذهب بالذهب إلا مثلا بمثل فرميتي آلتون بآلتون مقورنوا إلا ريجكيان وكو يكبه ولا تشفوا بعضها على بعض أفرمي با هندي كان لوي تريان زياتر نبي واتا ريجي آلتوني كان لآلتونكي كزياتر نبي ولا تبيع الورق بالورق أفرمي زيو بزيو مفروشن إلا مثلا بمثل إلا أبي الزيو كان هاوشيوي يكبن يك ريجيان هبي ولا تشفوا بعضها على بعض زيويك بزياتر لزيويكيتر مفروشن ولا تبيعوا منها غائبا بناجز نمر باين السيئكية أشفرمي أقل يك لزيو كان حاضر بو يكي كان حاضر نبو ما يفروشه لا تبيع غائبا منها بناجس اگر يكي كان غائبا ما يفروشه بحاضر بازي وكي توش حاضر به الطونكي توش حاضر به او جا الطونكي بكره. حديثي سيم برزان حديثكي سليماني كري ابي مسلمه ام بيا وافرمي لابا المنهال برسي عن الصرف يدا بيد بيا كابونا ابا المنهال والدين برسي ودم بيغمري خواله كان حديثك افرمي يدا بيد ما بس ام حديثانه شيء أفرمي بوي شرح كردم قلتي اشتريت أنا وشريك لي شيئا يدا بيد ونسيئة أفرمي من بياوك شريك بو لبازار معاملة ما نكر هنديك جار يدا بيد شت ما نكري واتا كألتونا كمان أكري بألتون يكسر تستيم ما نكري هنديك جار ألتونا كيتر حاضر نبو يا ألتونا كي إما حاضر نبو يا بارك حاضر نبو أفرمي فجاءنا البراء بن عازب فسألناه براء كري عازب صحابي بوا أفرمي ليه ما نبرسي قلت مان إيما فعلت أنا وشريكي زيد بن أرقم أفرمي إيما ليه مان برسي قلت مان أم معاملة مان هي أو فرميشي لو والله ما برائي كوري عازب فرميشي فرمي منو شريكي كم شريكي كي ناوي زيد كوري أرقم ولا زمني بيغمبرا أما أو باسي خوان بو أمبيا وأجريتوا أما دو شريك بون شكيان هنا وبلاي برائي كوري عازب براءي كوري عازب صحابية قال إيما معاملي آواءكين أي براء تو رأي شيء براء فرمي من لسردمي بيغمبرا صلى الله عليه وسلم لقال زيدي كوري أرقما شريك بوين أفرمي بالضبط أم معاملة ما نكر كرينو فروشتن ما نكر بلام هنديك جاريكك لبدل كان حاضر نبو وسألنا النبي صلى الله عليه وسلم عن ذلك هاتينا خزمت بيغمبر صلى الله عليه وسلم ليمان برسي كتوان أي بيغمبري إخوة إما كرينو فروشتن أكين لبازارا هنديك جار يكيك لبدل كان حاضر نية بتايبتي أقريبا بيبن بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي ما كان يدا بيد فخذوه اگر دس بدس بو واتا آلتون برامبر بآلتون دينار برامبر بدولار دينار برامبر بتمن فرمي اگر دس بدس بو او بيكن وما كان نسيئة فذروه فرمي بلام اگر يكي كان قرز بو كوتا قرزوا فرمي ميكن وازي لبينن للرواية بخاريها فرمي إن كان يدا بيد فلا بأس اگر دس بدس بي قيناك وإن كان نساء فلا يصلح
بەڵام ئەگەر یەکێکیان بکەوێتە قەرزەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بە کەڵک نایە. حەدیثی چوارەم بەڕێزان ئەم حەدیثەی مالیکی کوڕی ئەوسەکە فەرمێ من هاتمە بازار دیارە لە سەردەمی ئیمامی عومەرا بووە خلافەتی ئیمامی عومەرا بووە ئەم پیاوە ئاڵتونی پێ بووە ویسوێتی زیو بکڕێ فەرمیەتی من یەستەریف الدەراهم واتە کێ هەیە زیو بفرۆشێ کابرا ئاڵتونی پێیە. طەلحەی کوڕی عوبەیدیللا لای ئیمامی عومەر دانیشتووە گوتی ئەرینا ذەهەبەک گوتی ئاری ئاڵتونەکەی تۆ چۆنە کە لێت بکڕین ثم ئەتینا ئیذا جاء خادمنا نعطیکە وەرەقەک فەرمی ئاڵتونەکەتمان پیشان بدە ئاڵتونەکەت لێ ئەکڕین من خزمەتکارەکەم لێرە نییە کە خزمەتکارەکەم هات زیوەکەت ئەدەینێ. ئیمامی عومەر فەرمووی کەلا واللهی لەتوعطیەنەه وەریقە فەرمی شتیوا چۆنەکەی فەرمی قەسەم بەخوا نابێ ئەبێ ئێستا کە ئاڵتونەکەی لێ ئەکڕیت ئەبێ زیوەکەی خۆی پێ بدەیت ئەو لەتەڕودەنە ئیلەیه ذەهەبە یا نابێ ئاڵتونەکەی لێ بکڕی ئاڵتونەکەی بدەرەوە. فإن رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم قال شكا بيغمبري صلى الله عليه وسلم فرميتي إمام عمر فرمية الورق بالذهب ربا إلا هاء وهاء آلتون بزيو كرينو فروشتني آلتون بزيو أبي بسو أقر دس بدس نبي والبر بالبر ربا إلا هاء وهاء جنم بجنم فروشتن أبي بسو خوري أقر هاتو دس بدس نبي والشعير بالشعير ربا إلا هاء وهاء جۆ بە جۆش ئەبێ بە سوخۆری ئەگەر دەست بەدەست نەبێ والتەمر بالتەمر ربا إلا هاء وهاء و خورماش بە خورما فرۆشتن ئەبێ بە سوخۆری ئەگەر دەست بەدەست نەبێ. حەدیثەکە ئیمامی مسلم ڕیوایەتێکە. حەدیثی پێنجەم ئەبی هورەیرە ئەگەڕێتەوە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەکی لە بەنی نەجار کە ئەفەرمێ ئەخا بەنی عەدی الئەنصاری ئەمە پیاوێک بووە برای ئەو بووە فەرمێ کە ناوی سەوادی کوڕی غەزیە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بەکار بەدەست لەسەر خەیبەر. ئەم پیاوە دوای ماوەیە کە لەوێ بوو گەڕایەوە خورمایەکی بۆ پێغەمبەر هێنابوو صلی الله عليه وسلم خورماکە زۆر جوان بوو. خورماکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گومانی هەبوو لەوەی کە ئەم کابرایە لەوانەیە ئەم خورمایی هێناوە زوڵمی لە خەڵک کردبێ هەڵبژاردی ماڵی خەڵکی هێنابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەکل تەمری خەیبەر هاکەذا فەرمووی ئایا هەموو خورمای خەیبەر بەم شێوازە جوانە؟ كابرا فرمي نخر اي بيغمبري خوا صلى الله عليه وسلم إنا لنشتري الصاع بالصاعين وتي اي بيغمبري خوا خوي صاع چوار مشتي آوايا فرمي ايما يك صاع لم خرمايا وتا چوار مش لم خرمايا بهشت مشت خرماي طبيعي اكرين يعني او خرماي كتيكلو او خرماي كدنكي خرابي تايا وكهل بجاردنيه هشت مش لو خرمايا ادين يك چوار مشتي لم خرمايا مان ادنيه بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي لا تفعلوا فرمي اشتوا مكن ولكن مثلا بمثل فرمي اگر خرماتان كري ريجي او خرماي كبصاعك ادن صاعك وربقرنوا واتا چن خرما ادن او نخرما وربقرنوا او بيعوا هذا واشتروا بثمنه من هذا يا فرمي خرما خرابك بفروشن بپارا دعاي برون ام خرما چاكي في بكرن وكذلك الميزان وفرمي هرشتيكيش طبعا اما بي او تي مكيل العربيه هرشتي ببيوانه بدي مكيله هرشتي كيشانه بكري بي او تي موزون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر بە پێوانە کردان ئەبەو شێوەیە بیکەن چوار مشت بە چوار مشت بێ ئەگەر بە کێشانە کردان با کێشەکانی یەک کێش بێ. لەبەر ئەم حەدیثەش دیسانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واضحە لەسەرەوەی کە نەهی ئەکا بەوەی کە خورما یا ئەموالی ڕیبەوی ڕیبای فەضل یا ڕیبای نەسیعەی تێبکەوێ. ئیمامی نەوەوی قسەی علەما دەربارەی ئەم مۆضوع ئیمامی نەوەوی لە شەرحی ئەو حەدیثەیە کەما کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تبيع الذهب بالذهب إلا مثلا بمثل سواء بسواء أفرمي قال العلماء زانایان فەرمیانە هذا يتناول جميع أنواع الذهب والورق أفرمي إمامي نەوەوی أفرمي أم حديثة هەرچی جۆرەکانی ئاڵتون هەیە ئەیگرێتەوە و جۆرەکانی زیویش هەیە ئەیگرێتەوە من جيد ورديء ئاڵتونەکە باش بێ یا خراپ بێ یعنی چی ئاڵتونی باش و خراپ يعني عياري ئاڵتونەکە وەکو عەرزم کردن 24 بێ بە 12 یا بە 4 یا بە 8 یا بە 21 ئەمە پێی ئەوترێ جيد ورديء وصحيح ومكسور ئاڵتونەکە چ ئاڵتونی قاڵب بێ یا ئاڵتونی تواوە و ئاڵتونی شکاو بێ وحولي وتبر ئاڵتونەکە بوو بێ بە خشڵ یا تۆزی ئاڵتون بێ یا تۆزی ئاڵتون بێ واتە ئەگەر کیلۆیەک بازنگ بێ لەگەڵ کیلۆیەک تۆزە کە تۆزی ئاڵتونە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی نەوەوی ئەفەرمێ عولەما بە ئیجماع ئەڵێن ئەبێ ئەمانە یەک وەزنیان هەبێ وغەیری ذلك بە هەر شێوازێکی تر بن
وسواء الخالص والمخلوط بغيره أفرمي أجر آلتونك بالفت به ياتي كب معدني تركرابه وهذا كله مجمع عليه إمام النووي لشرح صحيح مسلم أفرمي أما علماء إجماع يعني حي لسري كنابه بمشي وازن به نابه بكره ابن عبد البر لم موضوعها أفرمي والسنة المجتمع عليها أو سنتي بيغمبر صلى الله عليه وسلم كزانايان بكوي دن قناعتيان بيتي أنه لا يباع شيء من الذهب عينا كان أو تبرا أفرمي هيج آلتونك خشل به يا آلتونك قالب به يا آلتونك خول به أو مصوغا يا آلتونك وكو عرض مكدن كلابي بخشل أو نقرة يا آلتوني تواو به أو رديئا يا آلتونيكي عيار نزم به بشيء من الذهب إلا مثلا بمثل كواتا ما دم ناوي آلتونا أبي بهمان ريجي آلتون بقوردره يدا بيد وأبي هردو آلتونكش تسليم بكره من زاد أو نقص في شيء من ذلك كله هركسيك لما كمو زياد بك فقد أكل الربا أو كاتا شي كردوا أو كاتا رباي خواردوا أو كاتا رباي خواردوا لبرو علماء فرمون أما إجماعي لسلا وكاريك شرعيني إنسان لم قاعدة لا بدا ابن المنذر أفرمي أجمع كل من نحفظ عنه من أهل العلم همو أوانيك إيما علم يعني ليو فيربوين على أن المتصارفين أجر كريار فروشياري آلتون إذا افترقا قبل أن يتقابضا أجر جابون ولا يك بيش أو آلتونك ورقريو أو آلتونك خوي تسليمك أن الصرف فاسد أو معامليك الربوية ومعامليك هلا وشيتوا كواتا أما أو بلغانا بون كعرزم كردن رباي فضل رباي نسيئي بي حرامه بي استاذين نسد أو آية جواز أم رباي بيع لقر رباي قرضات خالي كام إما وتبان رباي قرض هرشي شتي قرض بكري مشتي خول بي ربايتي أكبي أجر زيادة تاور بجيرة توا بلام رباي بيع لكومالك صنفي دياري كراوة دروس أبي لهمو صنفيك رباي بيع دروس نابه يعني استا اما اگر بدينار سيارة بكرين يا بدينار خانو بقورينوا يا خانو بخانو بقورينوا يا سيارة بسيارة بقورينوا ام قاعدانا تطبيق نابن ام قاعدانا لكومالك صنفي دياري كراوة دروس ابن اوانيك حديثك قتوني وهاو شيوي اوانيك حديثك اي فرمي لبروا امريكا لجاوازي كان رباي قرض فراوان ترى لهموش تيكا دروس ابي بس رباي بيع جار رباي فضل رباي نسي اكيشي تنها لو شتانيها دروس ابن كفعلا اجناسي الربويان في اقوته جوازي دوميان برزان اويا رباي قرض تنها نسي ادروسي اكا واتا رباي قرض الا هيك لبدلكان اكويته قرضه بلام رباي بيع فضلش دروسي اكا نسي اج دروسي اكا قرض دروسي اكا وزياده شهر دروسي اكا اما تقريبا وكو مجملي فكرك يا اما بابلين بختي فكرك استادين نسال او قواعداني كلي رئيسي بيأكله قواعد الربوي لم موضوعها خالية كم فروشتني دوشت كالربوي بن بيكتر اگر جنس عليان وك يكوابه او كات علماء فرمون تماثل حلول تقابض تيانا واجبة كواتا آلتون زيو كدو جنس الربوين كالين جنس الربوي واتا حديث افرمي ام دوان الربايان تيادلوس ابي قورين ويان بي بكره حكمي آلتون زيو همو جورة دراوكاني دنيا اقوريته بو چونکە هۆکاری ئەوەی کە ئەم دوانە ڕیبەوین چییە ئەمانە دراون کە مادەم دراون ئێستا ئاڵتۆنوزی و بە دراو نەماون ئێستا بوون بە خشڵ بەڵام حکمی ئاڵتۆنوزی و بەسەر هەموو دراوەکانی دنیاە جێبەجێ ئەبێ بۆیە ئەگەر کڕین و فرۆشتن لە بینی ئاڵتۆن زیوی پێ بکڕێ یا زیو ئاڵتۆنی پێ بکڕێ یا دینار ئاڵتۆنی پێ بکڕێ یا ئاڵتۆن دیناری پێ بکڕێ یا دینار دیناری پێ بکڕێ یا دۆلار دیناری پێ بکڕێ ئەمانە هەمویان ئەبن بە ڕیبەوی باش ئەگەر بوون بە ڕیبەوی ئەو کاتە سەیرەکەین جانین ئەم دوو جنسە کە عیلەی ڕیبەوی بوونیان یەک شتە واتە هەردووکیان ڕیبەوین عیلەتەکەیشان یەک شتە وەکو دینار بە دینار وەکو دۆلار بە دۆلار هەردووکیان ڕیبەوین و یەک صنفیشن هەردووکیان دۆلارن هەردووکیان دینارن ئاڵتون بە ئاڵتون هەردووکیان ئاڵتونن و هەردووکیان ڕیبەویشن لەم حاڵەتەیە ئەگەر یەک صنف بوون عیلەتیشان مشتەرەک بوو ئەو کاتە علەما فەرمونە بێ سێ مەرجیتیا بێ یەکەم ئەبێ وەکو یەک بن وەکو یەک واتە دۆلار بە دۆلار ئەگەر ئەوەی من تاک دۆلاری بێ ئەوەی تۆ 100 دۆلاری بێ 1000 دۆلار بە 1000 دۆلار ئەگۆڕێتەوە بە 1000 دۆلار و 1 سنت بێ ئەبێ بە ڕیبا
أما بي أو مثلا بمثل. حلول وتقابض يعني شي؟ حلول يعني أبي هردو باركا لدكانك يا حاضر به، هردو ألطونك لدكانك يا حاضر به. ئاڵتونەکەی بەڕێزێت من هاتووم ئاڵتون لە تۆ ئەکڕم بە ئاڵتون لێتی ئەکڕم. ئێستا وتمان ئەبێ ڕێژەی ئاڵتونەکان وەک یەک بن، 1 کیلۆ ئاڵتون بە 1 کیلۆ ئاڵتون. حلول یعنی چی؟ هەردوو ئاڵتونەکە لێرا وجودیان هەیە، بەڵام ئایا بەس بوونی ئاڵتونەکان کافیە بۆ ئەوەی معاملەکە بکەن بە شەرعی؟ نە. علەما ئەفەرموون جگە لە حلول کە ئەبێ هەردووکیان حاضر بن ئەبێ تەقابوض هەبێ. تەقابوض یعنی چی؟ ئەبێ وەری بگرن. تۆ لە دوکانەکە تا هەتە بەس نام دەیتێ، قەلی کاک دکتۆر ئەمە ئاڵتونەکەیە، سیقەت هەبێ ئاڵتونەکە وجودی هەیە، بەڵام بەیانی ئاڵتونەکە تەسلیمەکەم. لێرە حلول وجودی هەیە بەڵام تەقابوض وجودی نییە، حرامە دیسانەوە. کەواتە ئەبێ ئەم سێ مەرجەی تیابێ لە گۆڕینەوەی دینار بە دینار، یا گۆڕینەوەی دۆلار بە دۆلار، یا ئاڵتون بە ئاڵتون، یا زیو بە زیو. ئەگەر ئاوا هەردوو بەرامبەرەکە وەک یەک بوون لە صنف و نەوعە باش. ئەمە قاعیدەی یەکەم. قاعیدەی دووەم، ئەگەر جنسیان جیاواز بوو بەڵام عیلەتیان مشتەرەک بوو، ئەو کاتە چی لێیە؟ وەکو فرۆشتنی ئاڵتون بە زیو، ئاڵتون بە دینار، ئاڵتون بە دۆلار، وەکو فرۆشتنی دینار بە دۆلار، ئەمانە هەمویان دراون. ئێستا ئەم دوو سنفە دینار و ئاڵتون هەردووکیان دراون، بەڵام سنفیان یەک نییە. ئەمە دینارە، ئەوەیان ئاڵتونە، ئەمەیان دۆلارە، ئەمەیان دینارە. لێرا چی پێویستەکە هەبێ؟ لێرە ئەبێ حلول و تەقابوض هەبێ. یعنی چی؟ ئەبێ هەردوو بەدەلەکە حاضر بن. واتە من کە ئەچمە دوکانی کابرای زەڕەنگەر ئەڵێم 6 تاک بازغم بەرێ، ئێستا من بازغەکە بە دینارە کڕم، ئەو ئاڵتونم ئەداتێ من دینارە دەم. ئەم دوانەی من و ئەو هەردووکی دراوە، یەک عیلەی مشتەرەکیانەیە کە دراون ئەم دوانە، بەڵام ئێستا سنفیان جیاوازە. ئێستا دروستە ئاڵتون و زیوەکە ڕێژەیان بەرز و نزمکە، ئاڵتون و دینارەکە ڕێژەیان بەرز و نزمکە، دینار و دۆلارەکە ڕێژەیان بەرز و نزمکە. من 100 دۆلار ئەکڕم بە 124,500 دیناری عێراقی ئەمڕۆ بە سعری ئەمڕۆ. ئەمە شەرعیە، من دۆلارەکەم بە زیاتر کڕیوە، بەڵام دوو مەرجەکەی تر ئەبێ وجودیان هەبێ. دوو مەرجەکەی تر چییە؟ الحلول والتقابض. واتە من لە دوکانی زەڕەنگەرەکە نابێ بێمە دەرەوە ئەگەر 2 سنتی پارەی ئاڵتونەکەم نەدابێ بە زەڕەنگەرەکە. لە دوکانی دۆلار فرۆشەکە نابێ بێمە دەرەوە ئەگەر 2 درهەمی دینارەکانم بۆ نەبژارد بێ، دەفتەرێک دۆلارم لێ کڕیوە، ئەبێ بە دیناری عێراقی 2 درهەمی ئەم پارەیە لە دوکانەکەیان تەسلیم بکری، ئەو جا من بێمە دەرەوە. بێمە دەرەوە بڵێم 10 دقە ئەچم لە دوکانەکەی خۆم بۆ دەهێنم، ئەبێ بە ڕیبا، چونکە لەم 10 دقەیە ئێمە زەمانەتی ئەوە ناکەین. ئەشکێ سعری ئاڵتونەکە سعری دۆلارەکە ئەشکەیە بەرزە بێتەوە. لەبەرەو عولەما ئەفەرموون ئەگەر هاتوو یەک عیلەی مشتەرەکیان هەبوو بەڵام سنفیان یا جنسیان جیاواز بوو، وەکو ئەوەی وتمان دینار کەوتە بەرامبەری ئاڵتون، یا زیو کەوتە بەرامبەری دۆلار، یا دینار کەوتە بەرامبەری دۆلار، ئەو کاتە دروستە کەم و زیادیان پێ بکرێ، بەڵام هەبێش دوو شەرتەکەی تر حلول و تەقابوض، واتە لە مەجلیسەکەیە هەردوو بەدەلەکە حوزوریان هەبێ و دەست بە دەستیش تەسلیم بکرێ، وەکو حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمووی یەدەن بید، یا فەرمی ها ئەوە ها، واتە تەسلیمی بکە و ئەویش تەسلیمێ کاتەوە. ئەگەر ئەلەم سنفانەیە جیاواز بوون، ئەو کاتە وەکو فرۆشتنی ئاڵتون بەگەنم، وەکو فرۆشتنی ئاڵتون مەسەلەن بەجۆ، ئەو کاتە مادەم سنفێک لە سنفەکان نەبووە بەڕیبەوی، یا با بڵین جنس و سنف و عیلەیان مشتەرەک نییە، ئەو کاتە دروستە حلولیشی تیانە بێ، تەقابوضیشی تیانە بێ، تەماثولیشی تیانە بێ. کەواتە ئەمە سێ مەرحەلەیە. ئەگەر وەکو یەک بوون، واتە دینار بە دینار، دینار بە مەسەلەن دۆلار بە دۆلار، ئاڵتون بە ئاڵتون، ئەو کاتە بێ ئەو سێ مەرجەی تیابێ بەقەدەر یەک بن، هەردووکیان حاضر بن، دەست بە دەست تەسلیم بکرێ. ئەگەر جنسیان گۆڕا بەڵام یەک خاڵی هاوبەشیان هەبوو، وەکو هەمویان دراو بوون، دراوکەی کردنەوە، ئەو کاتە پێویستەکە وەرگرتن هەبێ لە مەجلیسەکەیە و هەردوو بەدەلەکە حاضر بن، بەڵام دروستەکە بوو زیاد بکە. خاڵی سێم، ئەگەر گۆڕا مەسەلەن دینار کەوتە بەرامبەری گەنمەوە، دینار کەوتە بەرامبەری جۆوە، ئەو کاتە ئەمە دروستە
حلولیش نەبێت واتە دروستە گەنمەکە حاضر نەبێت کە من کڕیمە بە دینار دروستە تەقابڵیش نەبێ واتە من دینارەکەی ئەدەمێ گەنمەکە 2 ڕۆژیکە تەسلیمم ئەکا و دروستە زیاد و کەمیش بکە واتە من 1000 دیناری ئەدەمێ ئەو تەنێ گەنم ئەداتەیە هەر چەندێکم ئەداتێ کەواتە ئەمە پێی ئەوەتێ کۆمەڵە قاعیدە ڕێڕیبایە خەڵێکی تر بەڕێزان ئەگەر ناویان وەکو یەک بوو بەڵام ئەسڵیان جیاواز بوو بۆ نمونە ئاردی گەنم لەگەڵ ئاردی جۆ لەگەڵ با بڵێین ئاردی هەر شتێکی تر وەری بگرە زەیتی کونجی زەیتی کوڵە بە ڕۆژە هەمی پێی ئەوتێ زەیت ئەمانە یەک ناویان هەیە بەڵام ئەسڵیان جیاوازە مادەم ئەسڵیان جیاوازە لێرە دروستە زیاد و کەم بکەن بەرامبەر بەیەک واتە دروستە ئاردی گەنم بفرۆشتێ بە ئاردی جۆ بە زیاد و کەم بەڵام ئاگامان لەوە بێ مادەم هەردووکیان ئاردن و هەردووکیان ڕیبەوین ئەبێ حلول و تەقابڵ هەبێ واتە ئەبێ من ئاردەکەی تەسلیم کەم ئەویش ئاردەکەم تەسلیم کە بۆچی چونکە لێرە ناویان مشتەرەکە فقط بەڵام ناوەڕۆکیان مشتەرەک نییە سرکەی دۆشاو ئەوەی کە سرکەی خورما یا سرکەی ترێ هەردووکیان سرکەیان ناوە بەڵام ئەسڵیان جیاوازە بەس ناویان مشتەرەکە کە ئەسڵیان جیاوازە و ناویان مشتەرەکە دروستە زیاد و کەم بکڕین و بفرۆشین بەڵام ئەگەر هەردووکیان سرکەی ترێ بن ئەو کاتە نابێت کڕین و فرۆشتنیان بە زیاتر پێ بکرێ بە یەک ڕێژە بگۆڕێنەوە و بێ هەردووکیشان حاضر بن هەردووکیشان تەسلیم بکرێ بەڵام هەردووکیان سرکەن بەڵام سرکەی دووشتی جیاوازن ئەو کاتە دروستە زیاد و کەم بکەن ئەمە یەکێکەیە لە قاعیدەکان خاڵێکی تر لەو قاعیدانی کە هەمانە علەما فەرموون ئەگەر جەهل هەبوو بە تەماثول بۆ نمونە ئێمە بە گۆترە دووشتی ڕیبەوی ئەفرۆشین من ئەڵێم کاکە ئەم 4 تاک بازنەت ئەدەمێت 4 تاک بازنم بدەرێ ئەمە من ئەڵێم بازنەکەی تۆ چەند غرامە تۆڵی بەخوا نازانم منژڵێم بەخوا منیش نازانم ئەمە پێی ئەوەتێ ئەجەهل بالتەماثول واتە ئێمە نازانین ڕێژەکەی چەندێکە علەما ئەفەرمون الجەهل بالتەماثول كالعلم بالتفاضل ئەگەر نزانین ڕێژەی ئاڵتونەکە چەندێکە وەک ئەو وایە زانی بێتمان و زیاد و کەممان پێکرد بێکەواتە حرامە لەبەرەوە کاتی ئێمە تەعامل بەشتی ڕیبەوی ئەەکەین بە دینار و دۆلارەکەین بە گۆترەکاری قبوڵ نییە شەرع قبوڵی ناکە من بە گۆترە ئاڵتون بکڕم بە گۆترە ئاڵتون ئەبێ ڕێژەی وەزنی ئاڵتونەکە دیاری بکرێ بە هەمان وەزن فرۆشتنی پێ بکرێ ئەگینا ئەگەر ئەبەو شێوەیە بێ وەزنی دیاری کراو نەبێ ئەبێ بە ڕیبا باش فرۆشتنی ترێ بە مێوش حرامە بۆ چونکە ترێ نیسبەیەک لە ڕوتوبەی تایە ترێ نیسبەیەک لە تەڕی تایە مێوش وشک بۆتەوە ڕێژەی تەڕی ترێکە لە مێوژەکەیان نەماوە ئێستا ئێمە نازانین ئەم مێوژە هەمان ڕێژەی ترێ ئەدایان نایدا بۆی علەما ئەفەرمون فرۆشتنی ترێ بە ترێ حرامە بێ ئەگەر چی نەبێ ئەگەر هاتوو وشک بوونەوەی تیا دروست نەبێ بۆ چونکە ئێمە نازانین ئەو ڕێژەیە چەندێکە کە تەڕی لە ترێکە یا وجودی هەیە ئەمە ئیکا بە حرام لەبەرەوە علەما ئەفەرمون نابێت فرۆشتنی دانەوێڵە بە ئاردەکەی گەنم من 100 کیلۆ گەنم ئەدەم بە جەنابەت بە 100 کیلۆ ئارد ئەمە حرامە ئێمە دڵنیانین لەوەی کە ئایا 100 هاڕینی 100 کیلۆ گەنم 100 کیلۆ ئاردی دەقاودەق ئەدا ئایلی خەسار نابێ ئایا هەمان ڕێژە ئەداتەوە علەما فەرمون شەرعی نییە وەلا نەیئەهو بمەطبوخه دروست نییە ماوەیەکی زۆر لەم شاری ئێمە یا باو بوو خەڵک ئاردی ئەبرد بۆ نانەوە ئەیگۆڕیەوە بەنان ئەمە ڕیبایەکی سەریح بوو خەڵگەی کرد فرۆشتنی ئارد بەنان بۆ تۆ کیلۆیە ئاردێ ئەبرد 7 نانی ئەدایتێ 8 نانی ئەدایتێ ئەمە لێرە ئێمە نازانین ئەم ئاردە کە دروست ئەکرێت دەقاودەق چونکە بۆ کابرای نانەوە کە 8 نانی ئەدا بەتەوە بە دڵنیاییەوە خێرێکی دەست ئەکەو لە مەوزوعە کەواتە دڵنیاین لەوەی کە وەزنی 8 نانەکە کیلۆ ئاردەکە نییە کەواتە ئەمە حرام ئەی حەل چی بوو ئێمە کیلۆیە ئاردی بدەینێ بۆمان بک بەنان حەق دەسی بینێ بڵین کاکە ئەوە کیلۆیە ئاردە تۆ بۆمانەکەی بەنان سنعاتەکەی تۆ نانەکە چەند ئاردەکەی خۆمان خواوەکیل چەندی تابوو نانەکەمانە دەیتێ حەق دەسەکەت چەنەکە ئەوەنەت حەق دەزەدەینێ بەڵام گۆڕینەوەی ئارد بەنان علەما ئەفەرمون ئەما ڕیبایە ولا ئەصلەه بعصیره دروست نییە ترێ بە سرکە بفرۆشتە خورما بە دۆشاو بفرۆشتە ڕاستە ئەو لێکەوتەی ئەمە هاڕاوی ئەمە وشراوی ئەمە بەڵام ئێمە نازانین نیسبەکان وەکو یەک دەرەچن یا وەکو یەک دەرناچن
کەواتە حرامە ولا خالصه بمشروبه دروست نییە گەنمێک لە با بڵێین گوڵەکەیە کڕین و فرۆشتنی پێ بکرێ چونکە ڕێژەی ئەو گوڵە کە هەیە یا ئەو خشل و خاڵی کە بە گەنمەکەەوە هەیە ئەو ڕێژەیە کە موزا دەکات لەگەڵ گەنمەکە یا نابێ گەنمەکە جۆی تێکەڵ بێ یا نابێ گەنمەکە مەسەلەن مەوادی تری تێکەڵ بێ بەتایبەتەگەر گەنمەکە زیاتر بێ ڕێژەی گەنمەکە لە جۆکە زیاتر بێ ئەو کاتە دیسانەوە تووشی کێشەی ڕیبامانەکە لەبەرەوە بێ ئەمانە ئاڵتون کە ئەفرۆشتێ ڕێژەی ئاڵتونەکە پاڵفتە بکرێ ئاڵتونێکی ساغ بێ ئێستا فرۆشتنی ئاڵتونێک نقێمی تیا بێ بە ئاڵتونێک کە نقێمی تیانە بێ حرامە بۆ چونکە ئەو نقێمانە ئاڵتون نین تۆ کیلۆیەک ئاڵتون ئەدەی بە من کیلۆ ئاڵتونەکەی تۆ 50 غرامی نقێمە من کیلۆیە ئاڵتونی ساغت ئەدەمێ نقێمی تیانە کەواتە ئاڵتونەکەی من 50 غرام لە ئاڵتونەکەی تۆ زیاترە تۆ 50 غرامی مورووە مورو ئاڵتون نییە کەواتە ڕێبای فەضلی تێکەوە لەبەرەوە حرامە ئەمە بکرێ بۆی علەما ئەفەرمون ئەم قاعیدانە لەسەر ڕیبا دروست ئەبن ئەمانە لە دەرسەکانی داهاتوە ئینشاءڵڵا تەفسیلتر کێشەکان و ئاڵۆزیەکانی ئەم بابەتە ڕوەکەینەوە ئەم بابەتانە قسە و باسێکی زۆر هەڵەگرن بەڕێزان و وردەکاریان زۆرە و بابەتێکن تێگەیشتنیان تۆزێک ئالۆزە بەڵام گرنگەوەی ئینسان هەوڵ بدات تێی بگا چونکە ئەگەر تێگەیشتین ئەو کاتەوەکو معادلەیەکی ریاضی وایە چۆن ئەڵین یەک زائیدەن یەک ئەکاتە دوو زۆر واضحەکە نەتیجەی تری نییە قەواعید ڕیبا ئاوایە ئەبێ ئێمە بەرچاوڕوون بین لە معاملەکردن لە ڕیبایە بەتایبەتی ئەو بەڕێزانی لە بازاری دۆلار ئیشەکەن معاملەی ئاڵتونەکەن معاملەی وشکە فرۆشی گەن و جۆ ئەمانە ئەەکەن ئەبێ زۆر ورد بن لە معاملانەیە ئەگینا بچووکترین هەڵە ئەیان کاتە ڕیباوە وەکو عەرزیشم کردن قسەکەی محەممەد ڕەشید ڕەزا کە فەرمووی ڕیبا یەکێکە لە ئەشکەل ئەبواب العلم لە ئاڵۆزترین بابەکانی علم فەرمووی بۆ فەرمی چۆن قەدەر لە عەقیدەیە ئاڵۆزە ڕیبا لە فیقه ئاوا ئاڵۆزە لەبەرەوە بێ حەزەر بکرێت لە تەعاملکردن پێی ئەم قسانی کە ئێمە ئیکەین ئەگەر بەڕێزێک وەکو پێویست تێی ناگا ئەو کاتە با فتوای پێ نەدا تا پرسیارەکە دەربارەی چکەندێک بەڕێز جاری وا هەیە ئەم ڕووکەشەی کە ئێمە بە قەواعید بە عمومیات قسە ئەەکەین وەکو پێویست جاری وایە تێی ناگا ئەچێ قسەکە نەقلەکە دوای خۆی تووشی هەڵە ئەبێ قسەکەی ئێمەش بە هەڵە نەقلەکە بۆیە ئەمە وردەکاریەکانی زۆری پێ ئەچێ تا ڕوونکردنەوەی لەسەر ئەدەین بەڵام گرنگ ئەوەیە ئەمە ئەساسیاتی علمی ڕیبای بەیعە ڕیبای بەیع ئەم حەدیثانی کە عەرزم کردن ئوسوولن بۆ ڕیبای بەیع و ڕیبای بەیع لەم دوو بە شەش ناترازێ یا ڕیبای فەضل دروست ئەکا یا ڕیبای نەسیئە دروست ئەکا لە دەرسەکانی داهاتووتا ئینشاءڵڵا زیاتر تەفسیلی پێ ئەدەین ئەگەر بە ڕێزێک استفسارێکی هەیە فەرموون لە قسمەتانە. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم دیارە لە بیدایەتی قسەکان تا باسی ئەو کەسانی کە چێکیان پێ و ئەتوانن لەگەڵ کۆمپانیای کارڕێکەون بیگۆڕنەوە جەنابەت فەرمووت چەکەکە بەکەم بشکێتەوە ئایا چەکەکە بەکەم بشکێتەوە یا سیارەکە بە گراندانرێ ئەگەر تەوزیحێکی پێبەی. پرسیارێکی ترم ئەوەیە کە ئەگەر کەسێک دۆلار بکرێ بە تەلەفۆن ئایا ئەوەش هەر ئەچێتە ئەو بابەوە کە نەسیئەیە بڵێ؟ سپاس خۆشزاوت. دەست خۆش بێ جەنابی مامۆستا ئەوەی کەس فەرمووت چەکەکە بەکەم بشکێتەوە یا سیارەکە بە گران بخەمڵێنە هیچ فەرق ناکە چونکە ئەمە کڕین و فرۆشتنی دوو جنسن کە یەکێکیان ڕیبەوی نییە سیارە ڕیبەوی نییە مادەم سیارە ڕیبەوی نییە قەواعیدی ڕیبا ئیشی تیا ناکە لەبەرەوە کڕینی خانوو بە چەکێک بە کەمتر خانۆکە چەکەکە بە کەمتر بخەمڵێنە یا خانۆکە بە گرانتر بخەمڵێندە هیچ کێشەی نییە لەبەری دوو جنسی ڕیبەوی نین لەبەرەوە شەرعین بە هەردوو بارەکەیە شەرعین و هەر کامیکان بۆ کۆمپانیەکان گونجابی ئەتوانن بیکەن. ئەوەی کە فەرمووت کابرا ئاڵتون بە تەلەفۆن بکڕێ یا دۆلار بە تەلەفۆن بکڕێ بەڕێزان ئەمە عینی ڕیبایە بۆ چونکە کە تۆ ئەیکڕی نا هیچ بەدەلێکیان حازر نییە نە ئاڵتونەکە حازرە نە پارەکە حازرە بۆن تۆ تەلەفۆنی کردو بە بازاری دۆلارەکە و توتە دەفتەری دۆلارم بۆ بشکێنەرەوە بە سیعری ئێستا بەچەنە تۆ کەی پارەکەی بۆ ئەبەی کوا ئەوەی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم یەدەن بیەد سواء بسواء کوا ئەوەی علەما ئەفەرمون سێ مەرجی ئەبێت یابێ التەماثل والحلول والتقابض ئەگەر وتمان دینار بە دۆلارە قەینا تەماثولی تیانە بەس کوا حلول و تەقابض کوا هەردوو پارەکە لە مەجلیسەکە یاوەرگیراون ئەمەی جەناب دەی فەرمووی ئەمە کێشەی زۆربەی بازرگانەکانی ئەمڕۆی ئێمەیە لێرە تەلەفۆنەکە بۆ ئیمارات 100 کیلو ئاڵتۆنی بە تەلەفۆنێک بۆ ئەشکێنەوە بەبێ ئەوەی دینارێکی لە معمەلی ئاڵتۆنەکە یا حازر بێ یا تەلەفۆنەکە بۆ بازاری دۆلارەکە 100 دەفتەری بۆ ئەشکێنەوە بە دینار بەبێ ئەوەی دینارێکی حازر بێ لای کابرا ئەمە عینی ڕیبایە و ئەمە کێشەی قرس بۆ خەڵک دروست ئەکا ئەمە زەرری قرس بە دوای خۆیان دێنێ
وأما ضوابط شرعيتها مراعاة ناكري لبرو حرام. السلام عليكم كاتويان لم بابتي بس كده مسألة أعطونك كبرات شده دكان أعطونك هلا جينا زاني 50,000 كم يا شده دكاني دولارك شد 100 ورقة ليش سيرك 100,000 كم كبر عليه من أما 100,000 تيم من بقرس تو 200,000 كم ببينا أعطون شيء كشر بهماشيو أو هيك كشيء كه بس خوش سەبارەت بۆی کە دەست خۆش بە کاگە بلادی سەبارەت بۆی کە ئایا ئەگەر ئێمە چوینە بازارێکی دۆلارمان کڕی یا ئاڵتونمان کڕی پارەکەمان تەواوی نەئەکرد لە مەجلیسەکەیە خاوەنی دوکانەکە پارەمان بە قەرزبات هەیە بۆ ئەوەی پاری ئاڵتونەکە بە حازر بدەین شەرعیە بەڵێ یا کابرای خاوەن دوکان سەرڕافەکە پارەیەکمان بداتێ بە قەرز بۆی ئێمە پاری گۆڕینەوەکە تەواوکەین دوای ئەو پارەی دەستقەرزی ئەکەوێتە لامان بۆ نمونە ئاڵتونچێکە 200,000 دیناربانە داتێ بۆی پاری ئاڵتونەکەی پێ تەواوکەین کڕینی ئاڵتونەکە بە دینار ئەمە سەرفە ئەبێ هەردوو بەدەلەکە حازر بن دوای 200,000ەکەی ئەو ئەبێ بە قەرز لەگەردنی ئێمەیە ئێمە 200,000ەکە لە کاتی خۆیان دێنینەوە بۆی و مشکلە دروست ناکە بەڵام ئەگەر وانە بێ ئەو کاتە ئەبێ بڵێ کاکە من پارەکەم تەواوی ناکە ئاڵتونەکە نابم و نایش بێ بیبڕێنەوە سیعرەکەی نابێ بڵێ ئەوە بەوڵە ماڵم بێ نە چکە ئەگەر ماڵێ بێ ینی عەقدتان کرد ینی کڕین و فرۆشتنەکە بووە ئەڵی کاکە بە ئاڵتونەکە لای خۆت بێ ئێوارە دێمەوە چکە ئێستا هەتا ئێوارە لەوانەیە ئاڵتونەکە بەرزوو نزمکە ئەو کاتە بەو سیعرە ئەیکڕی کە پارەکەت پێ هێناوتە لە دوکانەکە یا معاملەی پێەکەی نابێ ئێستا ببێ بە ماڵ لەسەرت بێ ماڵ ئەبێ بە ڕیبا لەبەرەوە بێ حەذەر بکرێ ئەلەمانە ئەگەنا ئەوی جەنابتی فەرمی ئەگەر کابرا خۆی پارەکەی بداتێ پارەکە تەواوکەوە بیکڕێ لەویا کێشەیەکی نییە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين فازات